باز سڵاو دینە سڵاو لە بینەرانی کوردستان TV ئێوارە و ئەم شەوتان باش لە کوردستان ستار گەیشتینە وڵاتان بۆ 17هەمین پرۆگرامی کوردستان ستار هیوادارم بتوانین میوانێکی ڕوحسووکی ماڵەکانتان بین. بەڵێ بینەران و بیسەرانی کوردستان TV ئەم شەویش سێ بەشداربووی زۆر بەهێز دێنە سەرم شانۆی و بەرهەمەکانیان پێشکەش دەکەن. دوایەوەی لیژنەی بەڕێز گوێ لە دەنگی بەشداربووان دەگرن لە کۆتایی وە کۆڵقەی ڕابردوو دینە تەنیا یەک بەشدار بوو دەچێتە فیناڵی کوردستان ستار. بەلام شتێگەمەوێت دینا باسیەوە بکەم کامڕۆ ماشەڵڵا ستۆدیۆ زۆر گەرم و گوڕا بە خێراتنێکی گەرمی میوانازەکانەکەم و چەپڵەیەکی گەرم بۆ خۆتان لێ بدەن. بەخێر بێن سەرچاوان. هەروەها سوپاسی گروپی میوزیکەکەم کە بە بەردەوامی بە سەرپەرشتی مامۆستا سەید ئەحمەد ڕاندزی بۆ ماوەی چەندین ئەڵقەیە دینا لەگەڵ ئێمە ماندوون. جوانترین میوزیک لەگەڵ دەنگی بەهرەمەندان پێشکەشەکەن. سوپاس جارێکی دیکە. بەخێراتنی لێژناکەین و ئەچینە لای لێژناوەکەم و کات بەبێ دەنگی دانیشتون چاوەڕێن. شێرەکان بێنە سەر شاشە و دەنگی خۆیان تاقی بکەنەوە مامۆساڵکەوت پێکەنێ یاخوا هەروە دڵی خۆش بێت تا کۆتایی پرۆگرام. مامۆستا سڵاو لێبێ. سڵاو لە دەرباش، سڵاو لە شاشەی کوردستان TV و کوردستان ستار و بەخێراتنی و میوانە بەڕێزاناکەم. هیوادارم ئەم شەو بتوانین پرۆگرامێکی باش و لەو سێ دەنگەی کە بەشدارن بتوانین باشترینەکەی هەڵبژێرن هەرچەندە بەجێشتنەکەی دەبێتە ناخۆشی و دڵتەنگی بۆ ئێمەی لیجنا کە بەڕاستی قەرارێکی سەختە. کاک عەبدولقاهار ئاگاداری کردم کە موزیکژەنی بەتوانە کاک میێوان چۆتە ژیانی هاوسەریەوە دەمانەوێت پیرۆزبایی لێ بکەین و پیرۆزە کاک میێوان پیرۆزە هەروەها دووبارە بەخێراتنی هەموو میوانەکانەکەم بەخێراتی هونەرمەند کاکە ئارارا دەکەم. بەخێر بێ ئارارا. چەپڵێک بۆ ئارارا تێدە زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سپاس مامۆستا لە ئەڵقەی ڕابردوو زۆر بێتاقەت بووی. تەنانەت فرمێسکەکانیشمان بینی. پێ دوایە مەڵقەیە ئاوا لە پێکەنین بەردەوام بی؟ زۆر زەحمەتە. ڕاستی هەموو ئەوانەی کە ماونەتەوە ئەو 12 کەسە 12 کەسی بەتوانان دەتوانم بڵێم هونەرمەندن بە ئەترافی هەموو لایەک و مۆزیزەنەکان و مامۆستا سەید ئەحمەد و هەموو لایەک مشاورات دەکەین. ئەو 12 زۆر بەهێزن. من دەڵم ئێرە دەبێت بکەنە دەستپێکی خۆیان بۆ کاری هونەری. ڕاستی بێگومان لە حەڵقەی یەکەم بڵێم پێش ئێستا 16مین حەڵقە نەک بێتاقەت بووم بەڵکو گریان من لە حەڵقەکە چونکم دڵم هێشا زەحمەتە هەموو ئێکێک لەوانەی کە بەشدارن ئێمە خۆشمانەوێن هیوادارین ئەمڕۆژ بتوانین باشترین سەرکەوێنین. من ئەمەوێ شتێک ڕابگەێنم. ئێمە وەکو لیجنا بڕیارێکماندا دیسان بۆ هەموو ئەو کەسانە دەبێتە دڵخۆشیەک خارجی ئەو کەسانەی کە سەر دەکەون لە هەر گروپێک نەفەرێک سەر دەکەوێت هێشتا ئەمەلێک دەمێنێت بۆ یەک کەس تەنها لەو 8 نەفەری کە دەمێنێتەوانێ یەک نەفەر بە بڕیاری لیجنە بڕیارمانداوە تەنها یەک نەفەر بتوانێت ئەو شانسەی هەبێ کە زۆرترین پلەی دووەمین کەسی بەدەستهێناوە. 8 کەسەکە مامۆستا عەبدولقاهار ئەگەر ئاماژەیەکش لەوە جەنابەت بدەیت. ئەولی سڵاو بووە و چاوێتەوە مۆشتکەن سڵاو بۆ هەموو هێوانێن عەزیزم خێر هاتن بۆخوا دەستەکە بخۆتەین خێر هاتن سەرجەوە ماوەسە بریار دەکو ئەوێت دەردکەونش پرۆگرامی کی باشترین یعنی یە دوێ بێت باشترین دەنگ بێت خۆشترین دەنگ بێت ئەم جێ بگرن gelek şwana wan rojana sax bîn wextî stran gotin nemirtah bîn em dê kesek şwan heşta zivirînê programî heke xwedê hez kir ka dibite nasîbekî. چوار کەس سەرەکەوێ و کەسێکیش لەگەڵیان جارێکی باشترین دووەمین کەس سەر دەکەوێت. کەواتە 5 کەس لە فیناڵی کوردستان 5 کەس لە فیناڵی کوردستان ستار. چەپڵێک بۆ مامۆستا لێیەن یارمەتی داوە. دەچمە لای مامۆستا میکایل. مامۆستا ئەمڕۆ دڵت زۆر خۆش بوو لە ژووری مەیکەپ دنیایەک گۆرانی خۆشت بۆ ئێمەوت. کەیفم سازە شکر لەخوا بەزیادە هەروە کەیفم سازە شکر خۆشحاڵم لەو پرۆگرامانەی کە بوو ئەو گۆرانیانە ئەو هونەرمەندانە گەیشتونە و حاستەی کە ئاوە بە جوانی گۆرانیەکانیان پێشکەش کرد بوو کە دۆی نێمە بەڕاستی کێشەیەکی یەکزار زۆرمانە بوو یەک لە یەک باشتر بوو
نەمان دەزانی کامیان هەڵبژێرین داوە خوجێی خۆشحاڵیە بەڕاستی ئەو دەنگانەگە و پرۆگرامە نەبان لەوانەیە هەر قەت نەبیسرابان ئەوە یەکە من خۆشحاڵم بەڕاست زۆر سپاس هونەرمەند میکایل سپاس مامۆستا میکایل دکتۆرە ئەمڕۆ سیلڤەرا و سیلڤەر و ئەبریقێتەوە و جلی کوردی و تەرتیبات دکتۆرە کوی باشم ئەگەر هەردێ جاحێڵ دەمەوە ئەوڕۆ جاحێڵ بوویەوە دکتۆرە بۆ پشتەوە دەچمە پێشەوە یاخوا هەروە درێژوی دکتۆرە بەڵێ بەرنامەکەمان یعنی خۆشترین بەرنامەیە بەڕاستی بەڵێ و ئەمە هەندێک جار عەسەبی دەبین ئەوەمان دەوێ ئەوەمان دەوێ ئەوەمان دەوێ یعنی هەموو ئەوی گەشتنێ و لە ئەوەلیش هەمویان باش بوون ها نە ئەوە بوون بەڵام چەند چیەک لە لایەکی باشتر دەبی لە ئەوی تر بەڵام ئەوە معنای نییە بڕوا داخی نە بەخۆی با دەست پێ بکە اعتیمادی لەسەر خۆی بکە بەڵێ دەبی وابی ئەو بەرنامەی ڕۆی ئەو حەڵقەی 16 ئەمن لە بۆ دوان مردم بەڕاستی لە بۆ دویان زۆر قەهرم خوارد بەڵام چەندسی یەکە کات چەندسی ئەوی دی نهات بەس ئەمن دەڵێم با ئەویش مەحاوەلە بکە هەرچی ئەوە بی با پیسێک بەرەبەرە ئەم سوپاسەکەم بۆ ئەو جوانە ئەوەندە کچی جوانمان هاتوونە هەموو ئەمن لەگەڵ کوڕەکە قلب بوو ئەوڕۆ دەگەڵ کچەکانم هەمویان جوان دکتۆرە دکتۆرە زۆر سپاس دەچمە لای میرە سڵاوت لێ بێت و بۆ چوونی تۆ وەردەگرم سلااو لە تۆ کاک دەربا سلااو لە دینە خانیش هێوادارم هەر باش بن هەروە بە جوانی بتان بینم سلااو لەو جمهورە جوانە بە خێراتنێکی گەرمیانەکەم بە خێر بێن ستودیۆکە بە ئێوە ڕازاوەتەوە پرۆگرامی ئەمڕۆمان پرۆگرامێکی زۆر جیاوازە زۆر سەختە زۆر زەحمەتە بۆ ئێمەی ئەندامانی لیژنا بۆ بڕیاردان لەسەرەوەی کە یەکە سەرەکەوێ هیوادارم هەرسێکیان بتوانن باش گۆرانی پێشکەش بکەن و بە باشی بیڵێن ئەوەی کە لەسەر ئێمەشە بتوانین دانێکی باش هەڵبژێرین لەناو ئەو سەیانە و دووبارە سپاس بۆ ئێوە خۆشحاڵم زۆر سپاس میرە سپاس بۆ لیژنەی بەڕێز بێگومان دینا جگەل لە بەشداربووان ئەم شەویش بە کۆڵقی ڕابردوو ئەو بەهرەمەند و ئەو هونەرمەندانەی کە لێرەن جگەل لە هونەرمەندانی لیژنەی بەڕێزیش لەسەر شانۆ گۆرانی پێشکەش دەکەن بە زۆر نەوەستین ناوی سپۆنسەرەکان بخوێنینەوە یەکەم بەشدار بوو بانکەینە سەرستێج بێگومان ئێمە لێرەوە زۆر سپاسی و کۆمپانیا و لایەنانە دەکەین کە سپۆنسەر و پشتگیری کوردستان ستار بوون بێگومان بەبێ ئێوە ئەم پرۆگرامە جوانە دروست نەدەبوو بۆیە دەمەوێت لە کۆتایی خوێندنەوەی ناوەکان گەرمترین چەپڵیان بۆ لێ بدەن زۆر سپاس بۆ گوندی ئارام سپاس بۆ هۆتێل لەولێری نێودوڵەتی ناسرا و بە شیراتۆن سەرپل VIP تاتلیسس گروپ کە جلوبەرگەکانی من و مامساڵ کەوزایر دابین دەکات تایر کلاس حاجی بەزاس پێشانگای حەمرین سۆران کلاس بزنس کلاس هەروەها جوانکاری کاروان بەڵێ سپاسێکی تری منیشێک لیستم لای خۆتان حازرکەن بۆ چەپڵە لالاف گروپ زۆر سپاس زێبرانۆ زۆر سپاس کۆچ تراڤڵ زۆر سپاس هۆتێل کانیۆن دەستان خۆش بێ جاسمین بیوتی سنتەر زۆر سپاس ساڵۆن جوێل مەجد زۆر سپاس سۆڤیا سنتەر زۆر سپاس HL دیزاین زۆر سپاس ڤاناس مۆدا زۆر سپاس جارێکی دیکە سپاس بۆ سپۆنسەرەکانمان دینە بە بانگی یەکەم بەشداربووەکەین بەشداربوویەکی زۆر بەهێزە گەنجێکی زۆر جوانە و دەنگێکی زۆر خۆشی هەیە بێگومانیەکێکە لە بەهێزترین ئەو کەسانەی کە ماوەتەوە گۆرانی خۆشەویستمی پێشکەشکاری ئەم پرۆگرامە پێشکەش دەکات گۆرانی هونەرمەندینە کە تێکست و ئاوازی ئەم گۆرانی لەلایەن مامۆستا هەڵکەوزایرەوە نووسراوە سپاس بۆ چەپڵەکانتان ئەچینە لایف لای ژیلا سڵاوت لێبێ ژیلا گوێت لێمانە هیوادارم هەروە گەرم و گوڕ بن لە چەپڵە ژیلام کاتت باش ئەوە لێ هات لە خۆکردێ کچم وەڵا بڵم چی تۆ بەجلی کوردی و زۆر جوان بووی ترسم با بیکەم منیش ئەوە لێ منافەسەی دینا دەکات نا ئاخر پێی ناگەمەوە دینا جلی کوردی زۆر لێت زۆر جوان لێیە زۆر جوانی تۆ ژی لە گیان سڵاوت بگەێنە بە بینەران فەرموو زۆر سپاس بێگومان سڵاوێکی تایبەت لە لیژنا و لە ئامادەبوانی ستۆدیۆ بەشداربووەکانیش لێرە لەگەڵ منن ئێوە هێشتا نەتان بینیون بۆ بزانم ئیدریستانەوێنە بەڵێ دەچی ئیدریس ساڵح
بەڵێ هەلو ئیدریس هەلا سپاس لە خەنجانابت باشی سپاس سپاس دوێنێ تەندروستی باش نەبوو ئەمڕۆ چۆنی زۆر باشم الحەمدولله زۆر باش هەر گروتینی سەر ستێجەکەوای لێ کردووی باشتروی بە تاکی دەبێ هەوڵ بدەین خۆمان باشتر بکەین لەبەر ئەوەی سەختە و پێویستیشە خۆمان باش بکەین سەرکەوتوبی من دەنگی هەرسێکتانم زۆر بەلاو خۆشە لە بەرەوە ناڵم پێت وایە بە باشی گۆرانێکە ئەڵێ ژی لە ئێمە موچاوی ئیدریس نابینین ئەگەر بیسوڕێنی بۆ کامەرە قسە بکات باش ئەوە باشترە دەست خۆش ماشەڵا کوڕەکەمان قۆزە جوانە فەرموگیان باشە ئیدریس ساڵح لە شاریە لێر و گەرمترین چەپڵەیەوە دێتە سەر شان فەرمێ گەرم جارە بە تۆ بگەم پڕ بە دنیا هەوارەکەم هەموو شەوتە بەیانی بە خەیاڵی تۆنو هاتیمە تۆ تاوی ماستر بەڕتەلیسمی توانیا پاش کەمێکی تر
ویستم وای 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 هەموو ڕۆژێک بیرێ دەکەم ناوت ئەبەم ئەزیزەکەم تەنیا هەر تۆی خۆشەویستم وای 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 لە هەر کوێبی بیرێ دەکەم لە هەر کوێبی خۆشەمەوەی لە هەر کوێبی بیرێ دەکەم لە هەر کوێبیم خۆشەمەوەی لە تۆ بەی من دڵێ شادە نە من بێ تۆ ئارامەگرێ تەنیا هەر تۆی خۆشەویستم وای 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 هەموو ڕۆژێک بیرێ دەکەم ناوت ئەبەم ئەزیزەکەم تەنیا هەر تۆی خۆشەویستم وای 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 هەموو ڕۆژێ بیرێ دەکەم ناوت ئەبەم ئەزیزەکەم تەنیا هەر تۆی خۆشەویستم وای 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 سپاس سپاس مامۆستا سپاس سپاس دەم خۆش کاگدری ساڵە خۆش، ئەو کوڕە هەولێریە بۆ دەکە ئەرێوە. دەست خۆش زۆر بەباشی گۆرانیەکەت گوت بێگومانەوە یەکێکە لە گۆرانیەکانی هونەرمەندینە تێکسیەم گۆرانیە دیناهی مامۆستاڵکە و زایرە بەڵێ مامۆستاڵکە و زایر جگەلەوەی کە ئاوازی زۆر جواندانێ جارجار تێکستی زۆر جوانی شەنووسێ زۆر سپاس زۆر مامۆستا سپاس بۆیە لە تۆ دەست پێ دەکەم پێشەوەی بەڵێ. کە هیچ بۆ چوونێک لە سەری دریز بدەی پێم بڵێ ئەم تێکستە چۆن دروست بوو ئەم گۆرانیە چۆن دروست بوو و دیناش دەڵێ گۆرانێکی زۆر زۆر زەحمەت بوو ئێمە زۆر ئەزیەتمان کێشا تا تۆمارمان کرد بەڵێ دەستخۆشی لە کاگی دریزەکەم ئێمە دامان نابوو کۆمنتەکان لە ئاخیر بڵێن بەس تەوزیحێک لەسەر گۆرانەکە ئادەم ڕاستە و گۆرانیە تێکستی خۆمە و ئاوازی منە زۆر لە هونەرمەندان بەنیازی وتنی ئەو گۆرانیە بوون حەزوورێکیشان لێرە وجودی هەیە کاک ئارارات و چەندین هونەرمەندی کە لەسەر ئەو گۆرانیە دواتر شانسەکە بۆ خاتودینا بوو بە جوانی و بە سەرکەوتوی وتی کەواتە دینا شانسیە شانس بچانە هەیە. گۆرانیە بڵێ بێگومان تێکست هەموو گۆرانیەک شەرت نییە هەمووی مستەهدف بێ بۆ بە شتێکی تایبەت بەڵام بێگومان ئەم تێکستە چیرۆکێکی لە دواوەیە تایبەتە بە کەسێک بۆ کەسێکم نووسیۆ لێرەوە سڵاو بۆ کەسانێرم ڕێز و حورمەتمەیە مامساڵ کەوت وەک دەرباز مەعاناتی هەیە زۆر سپاس دەم خۆش مامۆستا کەواتە دینا دواتر بۆ چوونی ئەندامانی دیکەی لیژنە و مامۆستاڵکەوتیش بە تایبەتی لەسەر دەنگی دریز وەردەگرم ببورن کەسێگەوێت قسە بکات زۆر باشە ئەدریس تۆ توانی لە باکستێج دەستخۆش. لە لای هاوڕەکان بمێنیەوە بۆ گۆرانی دووەم خۆ ئامادە بکەی و دواتر لەگەڵ تۆش بێگومان گفتوگۆ دەکەین دەستخۆش دەستخۆش و سەپڵەیەکی دیکە بۆ ئیدریس دەچینە لای بەشداربووی دووەم ئەچینە لای بەشداربوویەک لە ڕواندزی جوانەوە هاتووە کاکە ئەرسەلان بە گۆرانی هەموو شەوی هونەرمەندی کۆچکردو هونەرمەندی هەمیشە زیندوو چەپڵەیەک بۆ گیانی هونەرمەند مەرزیەی فەریقی درود بۆ گیانی هونەرمەند مەرکەفەکەی لێرەوە ڕێز و سڵاوان بۆی هەیە دەچینە لای کاکارسەلان دینا لە باکستێجە و لای بەڵێ، چینە لای ژیلە. ژیلە جارێکی دیکە دەینەوە لای تۆ پێمان بڵێ ئەرسەلان چۆن خۆی ئامادە کردووە و ئەمە دوا قۆناغی پێشکۆتاییە واتە ئەگەر ئەرسەلان لێرە سەرکەوتوو بێت ئەوە لە فیناڵی بەرنامە دەبینینەوە کاکە ئەرسەلان ئەوەنە بە عەتف و حەنان و خۆشەویستی و گۆرانەکەی ئەوتەوە لەگەڵ ئیدریسا تەکستی گۆرانەکەی خۆی بیرچەوە ڕاستەکەی چۆنی باشی کاکە مەمنون زۆر سپاس تەکستەکە و بیرکەوتەوە بەڵێ کێشەو نابێ ئینشاڵڵا یەک تۆ زۆرە پێشتر و سێری کامێرە کەشکە با ژنێکە بۆ بێنین ئامادەی بۆ ژنێنە ئەو هونەرمەند جارێ زووە جارێ زووە ئێستا هونەرم بۆ لای دینا بەشکمی دانەیە با بە پشتا و ژنێکیشی بەدوا بێ فەرموو زۆر باشە دەم خۆش ژیلە بەخێراتنی کاکە ئەرسەلانەکەین بە چەپڵەیەک با بفەرمێ فەرموو
شوتە بەیانی بە خەیاڵی تۆنو هەموو شەوتە بەیانی بە خەیاڵی تۆنو چاوم هەر لە ڕێگایە چاوم هەر لە ڕێگایە خوێنەکەت لە لێو دەسوو خوێنەکەت لە لێو دەسوو خوێنەکەت لە لێو دەسوو بۆ ئەوەندە سەرسەختی ئەی خۆش نەشەی شەوانێم بۆ ئەوەندە سەرسەختی ئەی خۆش نەشەی شەوانێم بێ تۆی سەختە ئەم شەو وەربەی وای جوانێم بەسە ئازیز ڕێگەم بە بۆ ساتێکیش بێگوڵێم لە باوەشتا تێر بنوم دەستم گەرم بێتەوە دەستم گەرم بێتەوە هەموو شەوتە بەیانی بە خەیاڵی تۆنو هەموو شەوتە بەیانی بە خەیاڵی تۆنو چاوم هەر لە ڕێگایە چاوم هەر لە ڕێگایە خوێنەکەت لە لێو دەسوو خوێنەکەت لە لێو دەسوو خوێنەکەت لە لێو دەسوو عشقی دێڵێ بێنەوە زۆمەی دیدە و شاوانێم عشقی دێڵێ بێنەوە زۆمەی دیدە و شاوانێم بەماچێک لێوم سڕکە تاکە هیوای ژیانێم بەسە ئازیز ڕێگەم بە بۆ ساتێکیش بێگوڵێم لە باوەشتا تێر بنوم دەستم گەرم بێتەوە دەستم گەرم بێتەوە هەموو شەوتە بەیانی بە خەیاڵی تۆنو هەموو شەوتە بەیانی بە خەیاڵی تۆنو چاوم هەر لە ڕێگایە چاوم هەر لە ڕێگایە خوێنەکەت لە لێو دەسوو خوێنەکەت لە لێو دەسوو خوێنەکەت لە لێو دەسوو دەمخۆش کاکەرسەلان لە ڕواندزێوە هاتیە بەڵێ دەست خۆش بێت ئەبێ چەند کەس هەموو شەو تا بەیانی بە خەیاڵی کەسێکی کەوە بنوێ و چاویشی لە ڕێگا بێ و وێنەکەشی لە لێوان بسوێ ئەبێ چەند کەس لە ڕێگای ئەو کامێرەوە منە بینێ شەوانە بە دیار وێنەی خۆشەویستەکەی کاک محەممەد جەمیل وازمان لێبێنە تووشی شەڕمان مەکە قسەم پێڵێ باشە کاکەرسەلام دەم خۆش بێت سەرکەوتوو بیت دەنگ خۆش لەگەڵ ئەگەر شتێکت نییە بیڵێ گۆرانێکی دیکە تێە دواتر گفتوگۆت لەگەڵەکەین بەڵێ دەچینە لای بەشداربێکی دیکە لە ڕواندزێەوە چی جارەکەی دیکە ئەوە جمهورەوە هەمە چەپڵەیە ئەوانی دیکە وەختی لە پرۆگرامی ما بوونی چەپلەتان لێ نەدەدا خۆتان دیتی ئەوانە چەند ئازانە خۆتان لە بیرە چەپڵەیەکی دیکە بۆ خۆتان لێبدەن و بانگی محەممەد فەیسەڵ دەکەین یەکێک لە بەهێزترین بەشداربەکانی کوردستان ستار گەنجێکی باڵابەرزی دەنگخۆش لە شەقلاوەوە محەممەد فەیسەڵ بە گۆرانی هونەرمەندی نەمر عەلی مەردان فاتیمەی عەلی مەردانمان پێشکەشەکات فەرموو بچینە لای
ژیلا بێگومان دینە فاتیما یەکێکە لە خۆشترین گۆرانیەکان لای من بەڵێ ژی لە سلااوت لێبێت سڵاو دووبارە. ئەو کوڕە باڵا بەرزەمان پیشامدا و پێمان بڵێ زۆرتان چۆن پەلێ. خۆی ئامادە کردووە ماشەڵڵا ماشەڵڵا یەکسەر خۆی هات پێشێ باینکەم ئەوەنە پەلێتی محەممەد یەک دەخە لەگەڵم بمێنیتەوە بیرم نەچێ باسی سپۆنسەرەکان بکەم کە لای منن یا کە بەڕاستی خزمەتێکی زۆری بە من گەیاندووە ئەوەش زیبرانۆ و هەروەها حاجی بەزاس جلوبەرگی حاجی بەزاس جلی دەستیان کوردیە. خۆش بێت. جلەکانم چەند جوانە جلەکانم چەند جوانە دەستیان و هەروەها جاسمین ساڵۆن جاسمین سپۆنسەرەکان زۆر سپاس. ئێستا محەممەد فەیسەڵێکێکە لەو دەنگانی کە هەمومان زۆرمان حەز لێ و کە سۆشڵ میدیای هەژاندووە. محەممەد فەیسەڵ ئامادەی من نای خۆت و باوکتەڵم یەکسەر زۆر زۆر جوان گۆرانێکەکەت بێت ئەمڕۆ ژوا ئێڵیتەوە ئیشاڵ کێ گۆرانێکی لەگەڵ هەڵبژاردی بەخۆم و بابشم یەک تۆ سێری کامێرا کابێ هەمووتان ژنتان بۆ بێنی بەخۆم و بابم ئۆکەی خوابابەت لێ نەسێنێ و بۆ تۆی بهێڵێ و فەرمون بڕۆ سەر ستەیج. باشە ژی لە سوپاس زۆر لار و سپاس. لەنجەد مۆسیقایە بەستەیە گۆرانیە زۆر سپاس فاتیمای چەپڵێک علی بۆ مەردان پێشکەشەکە محەممەد چەپڵەیەک بۆ فەیسەڵ محەممەد بۆ فەیسەڵ. گۆرە دینە هەمیشە لەگەڵ گۆرانیە خۆشەکان دوا دەکەوێت لە باکستێژ دەیڵێتەوە دەم خۆش محەممەد فەیسەڵ زۆر بەباشی توانیت گۆرانەکە بڵیتەوە بێگومانەمە یەکێکە لە گۆرانیا هەرە جوانەکان دینە کە نەک تەنیا ئێمە جیلی پێش ئێمەش مامۆستا سەید ئەحمەد خەریکە لە ژەنینی میوزیکەکە دەستی ئێوەش خۆش مامۆستا تێبینیەکان هەڵگرینیان تێبینی هەڵەگرین بۆ دوایی بەزەمەوێت چەپڵەیەکی گەرم بۆ مامۆستا سەید ئەحمەد ئەوەندە جوان ئەو سۆڵۆی عەزت کرد بەڕاستی
بەڵێ دەست خۆش مامۆستا سەید ئەحمەد ڕانزی بێگومان لە بیرمان وەک هەمیشە بە میوزیکی جوان لەگەڵ ئێمەیە بەڵێ لە بیرمان چوو باوکی کاکە محەممەد کە ئەویش هونەرمەندێکە مامۆستا فەیسەڵ بە خێراتن کەین بەڵێ بەخێر زۆر بێ ماندووە لەگەڵ زۆر بەخێر بێ بەخێر بێ کاک کاکە فەیسەڵ محەممەد هیوادارم نمونەی ئەو باوکانە زۆر بێ بۆ پەرەپێدان بە کوڕەکەی سوپاس هەرەوەندە بوو زۆر سپاس مامۆستا محەممەد ئەگەر تۆ شتێکت هەیە یان دوایەتەوێ قسە بکەی بیکە فەرموو دەمەوێت زۆر سپاسی مامۆستا بەیار بکەم کە بەڕاستی زۆر لە گەرماماندیا و زۆر سپاسی بابشمەکەم ئەویش هەم لە مارێ لە گەرمماندیا سپاسی بابیەکە بە شەقراوەی ئەرێوەڵڵا چەپلەک لە بۆ محەممەد فەیسەڵ و لە بۆ بابی سپاسی لیژنەی بەڕێز و گروپی میوزیک بە سەرپەرشتی مامۆستا سەید ئەحمەد ڕەوانزی ئەویش زۆر مانتینە لە گەرمان دەست و پەنجەیان خۆش زۆر سپاس محەممەد لەگەڵ هاوڕەکانت لە باکستێج بمێنەوە لە گۆرانی دووەمەوە گفتوگۆت زیاتر لەگەڵەکەین و سپاس بۆ ئەم بەرهەمە جوانە فەرموو دینا هەر سێ بەشدار بوو هاتنە سەر شانۆ یەکی بەرهەمێکیان پێشکەش کرد بەڵام بەرهەمی دیکە ماوە وەکوتم جگەر لە بەشداربووان ئەو هونەرمەندە خۆشەویستانەی کە لێرە ژامادەن بەرهەم پێشکەشەکەن تامەزرۆی کێن زۆر گۆرانیتان بۆ بڵە کێ؟ باش جوانە جوانە هەم لە مامۆستا عەبدولقەهارە بەڵێ هەم لە ئاراراتە باشە دینا باشە لای من ئەڵێن بەڵێ زۆر باشە داواکەمان وەرگرت بەڵام دینا پێمانەڵێ دەچینە لای کێ بەڵێ چەپڵەیەکی زۆر گەرم بۆ هونەرمەندی گەورە مامۆستا عەبدولقەهار زاخۆیی فەرموو نارینێ و هەی نارین هەی نارین هەی نارین نارینێ هەی نارین دەلالێ سكن تيزرابين وكري حانا دبدابين هواي 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 جميكا من تصور مليل روابر وتروجيك تلا بالاي بروان مدر سكناي بيتوزيك باش کەمێکی تر چولوچیا و زومت بلند دچریمه خبات کرم جبو اللهی دزگیرتیمه و براینو او خوشگینا این بزانین از خورتکی زخویمه نارینه و هی نارین هی نارین هی نارین نارینه هی نارین دلاله دلاله
قل يا بابا بلين دلالي دلالي بيكو زابد بين ديناري هيناري بيكو زابد بين دلالي بەڵێ دەم خۆش بۆ مامۆستا عەبدولقادر زاخۆیی بێگومان وەکو دەزانن هونەرمەند عەبدولقادر زاخۆیی ماوەی دەیان ساڵە بە دەنگە خۆشەکەی خزمەت بە هونەری کوردی دەکات و یەکێکە لەو هونەرمەندانەی کە بەڕاستی بە ڕای من دینە دەنگی لە گۆرانی لایڤ زۆر زۆر خۆشترە لە ستۆدیۆ بۆیە گەرمترین چەپڵەی جارێکی دیکە بۆ لێ بدەن دەم خۆش مامۆستا و هەر بمێنی بۆمان باشە دەرباز من مناڵ بووم حەزمە کرد یەک جارەگەر بتوانم مناڵ بووم زۆر حەزمە کرد یەک جار بتوانم نەگوێم لێبێ بە لایڤ بیبینم ڕسمێکی لەگەڵا بگرم زۆر مناڵ بووم ینی چەند شەرەفە من لێرە گوێت لێگرم بە لایڤ بەڕاستی سەرکەوتوبی یاخوا تەمەند درێژ بن هەر هەمووتان لە مامۆستا میکایلەوە هەتا کاکە میرا و هەموو گروپی میوزیک تۆش دەرباز سپاس بینەرانیش ئێوەش دەچینە لای هونەرمەندێکی دیکە هونەرمەندێکی دیکە لێرەیە بەڵێ گەنجێکی دەنگخۆشە و دینا پێتان دەڵێ کێ باشە هونەرمەندی لاو سوپەرستاری کوردستان بووە پێشتر و ئێستا یەکێکە لە ئەندامانی لێژنەی کوردستان ستار هونەرمەند میرا بە گۆرانیەک دێتە سەرشانەوە چەپڵێکی بۆ لێدەین فەرموو میرە كنت زرابين وكري حانا دفداب هواي 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 كنت بخنابين جيان بري قلاب هواي 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 بس كنت زرابين وكري حانا دفدابي هواي 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 كنت بخنابين جيان بري قلابي هواي 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 كزين سربينا جيان چندي بلابي اسبرا من جاني شاب رشام جياني كزين سربينا جيان چندي بلابي اسبرا من جاني شاب رشام جياني تليات شيرينة فري لالو نارينا هواي 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 قربو هيبائك شبيك بهود دان زيرينا هواي هواي
چۆبرەشۆ زۆر سپاس. بەڵێ سپاسی هونەرمەندی لاو میراکەین بەرهەمێکی جوان بسکێتە زراوە ئی مامۆستای خوالێ خۆش بوو ئەیا زاخۆیە و دەستخۆشی لێکەین و داواکەین کە دەرباس پێمان بڵێ دوای ئەو سوپرایزە سوپرایزی تر چی هەیە؟ باشە دینە باش بێگومان ئێستا یەکێکی دیکە لە ئەندامانی لیژنە دێتە سەرشانۆ کە هەمیشە ئەم لیژنەیە پڕ لە جۆش و خرۆش دەکە دینە من ئاگام لێ بوو لە ئەڵلقەی ساڵیادی کوردستان تیڤ تۆ چۆن لەوێ دانیشتبوویت و گۆرانی لەگەڵەوەتەوە وابوو زۆر باشە بەر لەوەی کە بانگی بکەمە سەرشانۆمێ ئاماژە بە گۆرانیەکە بکەم کە بێگومان ئەم بەرهەمەش ئاوازی مامساڵ کەوزایرە و تێکستی گۆرانیەکەش لەلایەن تێکستنووس و شاعیری هەست ناسک هاو پیشە و هاوڕێم نەوژین سۆرانەوە نووسراوە بەڵێ گەرمترین چەپڵە لێ بدەن بۆ دکتۆرە بەڵقیس. شانەدار لە شانی سندتوان ناوندینی بەدەنگی ئەفسونایی بەدەنگی ئەفسونایی ئەیناسم من ئەیناسم من دۆستی خۆمە ناسم چاوەکانم کز نەبوون من ئێستا جوانە ناسم ئەیناسم من ئەیناسم من دۆستی خۆمە ناسم چاوەکانم کز نەبوون من ئێستا جوانە ناسم من ئێستا جوانە ناسم. ئەیناسم من ئەیناسم من دۆستی خۆمە ناسم چاوەکانم کز نەبوون من ئێستا جوانە ناسم ئەیناسم من ئەیناسم من دۆستی خۆمە ناسم چاوەکانم کز نەبوون من ئێستا جوانە ناسم من ئێستا جوانە ناسم. ئای پشتێن و جلی کوردی بەخۆی دوای تۆ حرامە من هەر ئەوم خۆشەوێ هەزار کەس بێت تەمامە پێم بڵێ خەمی چیدا بۆ ئاوڕ نادەیتەوە پێوەک من خۆشی دەوێی بۆ وەڵام نادەیتەوە بۆ وەڵام نادەیتەوە ئەیناسم من ئەیناسم من دۆستی خۆمە ناسم چاوەکانم کز نەبوون من ئێستا جوانە ناسم ئەیناسم من ئەیناسم من دۆستی خۆمە ناسم چاوەکانم کز نەبوون من ئێستا جوانە ناسم من ئێستا جوانە ناسم. زۆر سپاس دکتۆرە بەڵقیس گۆرانیەکی خۆش بەرهەمێکی خۆش هەموو ستۆدیۆی هێنایە جۆش چەپڵەیەک بۆ ئەو تەمەنە جوانەیت کە تا ئێستا بەرهەممان پێشکەشەکات. دکتۆرە من داوایەکم هەیە داوایەکم هەیە دکتۆرە بەڵقیس لە گۆرانیەکە لە گۆرانیەکە تەمەن بەڕەکەمە نا
تمن برقم نییە نا تەمەنی تەمەن بەوەیە ئەتوو چ دەکەی لە ژیانت چۆن دەڕۆی نەریتە وەڵڵاوی بڵێ تەمەنت بەخوا تەمەنی 14 ساڵە دکتۆرە بەڵقیس دکتۆرە گوێت لێمە تەمەن چنو دکتۆرە باشە ڕاستەیەنە دکتۆرە من داوایەکم لێت هەیە لە تێکستی گۆرانیەکەڵێ من چاوم کز نەبووە و من تا ئێستاش جوانە ناسم کزیە هەیە ئاوڕێک بدەوە لە دوای خۆتەوە لەو هەموو کوڕە پێمان بڵێ کامی لە هەمویان جوانترە بخوای ئەمن بەڕاستی بڵێم مامۆستا سەید بڵێم ئەگە گۆرانیەکم بۆ حازر دەکەی ناڵێم ئەگە بۆم حازر نەکەی دەڵێم ئەتناسم من دۆستی خۆمە ناسم مامۆستا سەید ئەحمەد چیەڵێ گۆرانی بۆ دکتۆرە بەڵقیس ئامادەکەی مامۆستا سەید گوێت لێم نەبوو گۆرانی بۆ دکتۆرە بەڵقیس ئامادەکەی یان ناشکرای بکە زۆر باشە چەپڵەیەک بۆ دکتۆرە بەڵقیس و بۆ سەید ئەحمەد ڕانزی جارێکی دیکە و بەردەوام دەبین دینە ئیدریس ساڵح لە شاری ئەولێر بەشدارە و گۆرانی ئایلێ گوڵەی هونەرمەند محەممەد شێخۆ پێشکەش دەکات ئایلێ گوڵێ گوڵا منێ شیرین ئالبەرد لێ منێ ئەرێ پرسیم لا سیروان ئەی هەوارە و خابراشەیە دەسماڵ حەریری تووبە مردەکەر خواڵەوەسە پاش کەمێکی تر سر گلتم کشتنی گل
بباکری گلیزار تو بهار عمری منی گلیزاره گلیزار آیله گله گلامنه شیرین البرد لمنه آیله گله گلامنه شیرین البرد لمنه گل نادم مالدنه اثر گلتم کشتنه گل نادم مالدنه اثر گلتم سپاس زۆر سپاس کاکە ئیدریس دەنگ هەربژی خۆش. وەرە پێشەوە با لە کۆنتترۆلەوە پێمان نەڵێن خۆمان پیاوەتێکە بکەین دەستت خۆش و دەم خۆش و ئەم جارە لیژنە نابێ بێدەنگ بن چکە دووەم گۆرانی کاگدریسە و دەچمە لای مامۆستاڵکە و زایر کاکی دریس دەنگت خۆش بێ لە هەردوو گۆرانیەکە توانی بەباشی ئەدای خۆی بکە و سەیتەرەی هەبێ لەسەر مەسرح جوان وەستا ئەدای باشی کرد لە گۆرانی دووەمیش بەڕاستی زۆر مۆفەق بوو مەقامەکەشی جوان ورد هەرەوەندە دەڵێم سەرکەوتوو بی بمێن زۆر سپاس مامۆستاکیان زۆر سپاس دەست مامۆستا خۆش مامۆسا مامۆسا میکایل فەرموو ئەمان زۆر ڕازی بووم گۆرانەکەی زۆر گونجاو و هەڵبژار بوو هەم ئەوەی پێشیانی هەم ئەوەی ئێستاش ئێوە شتێکی سەریقەیە بۆ من ئەو وەک ستودنتێک یاخۆ وەک چی پێ دەڵێن ئەوەی بۆ من کاک ئیدریسەلاح وەک گۆرانی بێژێکی حرفەیی دەیڵێ بەڕاستی زۆر سپاس مامۆستا میکایل هەستت چۆنە کە هونەرمەندێکی گەورە جانەکەم ڕەنگە بە پێی سوزانم کۆمەڵک شت وەرگیراوێ بەس مطمئین بە ویژدانی خۆمەوە دەیڵێم هیچ کەس پێی نەکتومەوەی بڵێیان ئەگەوەی بڵێ کوڕە پارێکی چەورت بۆ دەنێرن یا شتێک بە خوداوەندی خودای هیچ شتێک نییە غەیرز خۆشەویستی بۆ هونەر و بۆ ئەو ئەدا جوانەی تۆ پێشکەشی دەکەی بە دەنگ و بە هەست و کەوت لەسەر شانۆی ئەوانە و من خۆشحاڵ دەکەی هیوادارم سەرکەوتوو بێ دەم خۆش مامۆستا میکایل بێگومان دینە ئەندامانی لیژنە هەمیشە وزەیەکی پۆزتیڤ بە بەشداربووان دەبەخشن چونکە هەموو ئەو بەشداربوانەی گەشتونەتە ئەم قۆناغا بەهرەمەندی زۆر باشن و هەمویان دەتوانن لە داهاتوودا ببن بە ستێرە دەچمە لای مامۆستا عەبدولقادر زاخۆیی بۆ چوونیە وەردەگرم دریس gelek strana دوێ جوانتر گوتشی عولی یا دوێ gelek جوان بی تۆنەکی پاقەش و دەنگێکی ڕاقی و ئەس gelek کەیف خۆش بیم دڵخۆش بیم بە دەنگێوی دەنگێوی ئەس ئارام بیم gelek ئینشا الله دەرباز بت و سەرکەتی بت وەکوتی هەمی دەنگێتوان خۆشن ڕاستی بەس ئەم نەتیجە هەنگێت دەینن سەر مەسرحێکا و وێ بهێنێت تۆن کیڤە هات خوارێوانی قاڵ کیڤە چوو بەس gelek جوان گوت و سەحەتە خۆش خەر هەبی زۆر سپاس مامۆستا ئەچینە لای دکتۆرە ئەم کوڕە نازدارەمان گۆرانیەکی خۆشی ئێستا پێشکەش کرد و بەر لە ئێستاش گۆرانیەکی تری پێشکەش کردین پێمان بڵێ ئەم کوڕە نازدارە شانی چییە؟ واللهی ئەتو هەر دەمەچی قەهرەکەم دەدەیە هەر دەمەچی کوڕەکی جوانم بۆ پێشکەش دەکەی هەر دەمەچی یەکی جوان کەم هەموو جوانن دکتۆرە وەڵا هەموو جوان ئەوزە قەهرم بۆ دەدەیە دوا بە من دەڵێن تەمەنت هەیە ئەوە هەر نابی چم گۆڕێ کاکە دریسەڵێ ئەو هەموو کوڕە جوانە لە پرۆگرامە دکتۆرە بە کەسمان ڕازی نییە ئافەرم ڕاستەکە دکتورە بەمنی کوت 30 ساڵم دەرس خوێندووە تا بوومە پرۆفەسۆر بەڵێ پەنجا بەس خدا شاهیدە ئێستاکانە ئەو کوڕە بڵێ بەڵێ سواری ماشەی دەبم دەی بە مارەی دەکەم دینا پێدەچێت
پێدەچێت پرۆگرامە زارە چم لێ دەکە یاڵا بابی یەک دەقا هێنج کەسن بابی کەین بە دەنگدان دکتۆرە چێ ڕئی لەسەرەوەیە ئێستا هەمووتان وانەی لەگەڵ ئەوەن دکتۆرە مارە بڕین بکات و بە ماشێنی مامۆسا بڕۆن بۆ مارە بڕین با دەست بەرزکاوەی لەگەڵی نییە با دەست بەرز نەکە چێ لەگەڵا ئەوە لەوێ یەکێک لە ئامادەبووانی نادڵێ من مەلا دێنم کەواتە دکتۆرە مەسرەفی مەلاشت لە کۆڵ بوویەوە چێ شیرینی دێنێ لەوێوە سەید ئەحمەد ڕەواندزی پێی ناخۆشە خۆش زۆر سپاس چێ شیرینی دێنێت دەزانی ئەوە شیرینیشمان چی ماشین بەڵێ ماشینی نییە لەبەر هەندێ دەڵێ بە ماشین کا سیارە هەیە نیتی بە خودای سیارە نییە بین دکتۆرە ئێمات بین زۆر سیارە نییە لەبەر هەندێک زۆر باشە دکتۆرە بۆ چوونی تۆ لەسەر ئیدریس وەردەگرم بۆ چوونی تۆ هیچ بۆ چوونێکمان گوێ لێ نەبوو دەنگی چۆن بوو حزوری لەسەر شانۆ چۆن بوو وای هەمویان کوڕ من ئەوەلەن ئەوی دەیان بینم هەموو کوڕ من و هەموم خۆش دەوێن بەڵام وەختی تماشەی سمێڵی کوڕی خۆ دەکەم دنیا لەکنە من تازە دەست پێ دەکا زۆر سپاس بۆ دکتۆرە بەڵقیس دەچمە لای میرا میرا تۆ پێم بڵێت ئەوەندە باش بووی هیچ عیبت نییە دەست پێ بکە دەست خۆش دکتۆرە دەچمە لای میرا دەست خۆش کاگە دریس دەست خۆش بۆ هەردوو گۆرانی دوو هەڵبژادەی زۆر باش گۆرانی یەکەمی هونەرمەند خات و دینا بوو کە بەڕاستی گۆرانێکی زۆر خۆشە خۆشم کاتی خۆی وتم مامەسە باو گۆرانی بۆ من بێ بەڵام دینا خاوەتی گۆرانی یەکەم بڵێ گۆرانی یەکەم بڵێ ئای شانس مامۆسا باش وتو مەیتر بۆ ئەوە مەشەڕە چییە؟ بە حەقیقەت چاک وتوتە کاگە دریس دەست خۆشی لێ یەکەم هەرچەنە گۆرانی یەکەم گۆرانێکی قورسە بە حەقیقەت هەم میلۆدی مەشکو گومانێتیانە بەڵام زۆر باش ئەدات کرد دەستخۆشی دیەکەم گۆرانی دومیش وەکو مامۆسا عەبدولقاهر و مامۆسایان باسییان کرد ئەدایەکی زۆر جوان بوو مەقامەکەشت زۆر تەواو بوو ئەحساسی جوان ئەدایەکی جوان لەلای من لە قیمەیە بوو بە حەقیقەت هیوادارم سەرکەوتوت دەڵێ زۆر سپاس بۆ لیژنەی بەڕێز سپاس دریس تۆش لەگەڵ هاوڕەکان دەگەر شتێکت نییە بیڵێ ئەگەر بۆ چوونێک شتێک دەتەوێت بیڵێ ئەوەی کە پێویستە بڵێن بەڕاستی دەستخۆشی بۆ تاوی ستافی کەناڵی کوردستان تیڤ ئەندامانی بەڕێزی لێژنە و بۆ بەخێرهاتنی میێوانە ئازیزەکانیش دەکەین و مامۆستایانمان بەڕاستی موزیک ژانەکان هەمویان بەسەر پەرشتی مامۆستا سەید ئەحمەد زۆر لەگەڵمان ماندوو بوون و دەستی ئێوەش خۆش بێت لە ئەوانەی باکستەیجیش پێشکەشکارانی بەڕێز دەستی هەموو لایەکتان خۆش بێت زۆر لەگەڵ هاوڕەکانت لە باکستێج بمێنەوە تا کۆتایی پرۆگرام چاوەڕێ ئەنجام بە دەست خۆش بەڵێ ئەچینە لای دووەم گۆرانی کاکە ئەرسەلان گۆرانی ئەرێ پرسییم لە سیروان هونەرمەند حسێن عەلی با بفەرمێ کاکە ئەرسەلان چەپڵێک بۆ کاکە ئەرسەلان
هربي وفايا خيايا لك يردي بوفايا لك يردي بوفايا أزار بيتي لنسرا خيايا أري برسيم لا سيروان أيها روخا براشيا فرموي قبري مجنونة بلا كش ليلي ليا أره لاي 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 كوي قردان بخالان بو 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 وكيجي تواردا صليب مني بوخالك وشنو كافر بإيماني مني بوخالك وشنو كافر بإيماني أره لاي 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 كوي قردان بخواري وقتي تمرد صالح أره لاي 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 كوي قردان بخواري وقتي تمرد ئەوە گوتم دینە هەموو فێری خۆگۆڕیم بوونا من نەبێ من تا ئێستا لە هەموو بەرنامەکان لە سەرەتاوە چۆن دەرکەوتم کۆتایی ژەروە بووە من و مامۆستاڵ کە دوای نانا بەدەست خۆی نییە دەرباس لێ ناگەڕن قات و جلک و چتیەوەها بگۆڕی ناهێڵن نابی کاکە لۆ خۆت قشت کردیە کاکە باشا چینە تێبینیەکانی لێژنا و سەرەتا ئەگەر ئەو مێشەواز بێنێ ئەچینە لای مامۆستا هەڵکەوت شیرینی بۆیە من وەڵاهی من حەزەکەم تێکرای جمهور و هەمومان جوانترین چەپڵە بۆ مامۆستا حسێن عەلی کە یەکێکە لە فاڤۆرەترین هونەرمەندەکانی من لە بۆ خانەوادەی بۆ هونەری ئەو هونەرە جوانێ ئەرێ وەڵڵا هەموو گۆرانیەکانی ئاوا خۆشە دە بەڕاستی هونەرمەندە بەڕاستی هونەری جوانی پێشکەشی کولتوری میلەتەکەمان کردووە هەزار سڵاو بۆ گوڵکۆی ئەو مامۆستا بەڕێزە کاکە ئەرسەلان بەڕاستی اختیارت هەردووشی مۆفەق بوو جوان بوو لەگەڵ ئەوەی گۆرانی یەکەم زۆر سەختە من ئاوازی خۆم بدەزانم بەڵام گەلێک سەختە بەڵام توانیت مسەیتر بی گۆرانی دووەمیش منیشت هێنایە جۆش بەڕاستی حەزم لێ کرد زۆرە گۆرانیم زۆر خۆشەوێ مۆفەقی سەرکەوتوو بی زۆر سپاس مامۆستاڵ کەوزایە دەچمە لای مامۆستا عەبدولقادر زاخۆی بۆ چوونیە وەردەگرم سەرکەتنێ بتخوازم و دەنگی گەلک خۆش بی و چ کۆمیت منین چکە دەنگی توان هەمیە گەلک خۆشن و ئەبجارەشی گەلک جوان گوت دەبیە سەرکەتنێ بتخوازم و دڵخۆش بێت ئینشاءالله سەرکەتی زۆر سپاس ئەچینە لای مامۆستا میکایل لە ژوورەوە ئەمبینی لە سکرینە بچووکەکەی خۆمەوە ئەدوت گیان چۆن بوو؟ گۆرانێکی زۆر باشی هەڵبژار بوو بەڵێ گۆرانێکی باشی هەڵبژار بوو کە زۆرش مسەلەت بوو بەسەر کوشتنەکەیدا
زۆر عالی پێشکەشی کرد ئەزم بە زۆر ئەوە تێبینی منەوەیەوە ئەوە زۆر باش بیانی بە ئەدای جوانە هەموو شتێکی باش بوو بەڕاست هیوادارم سەرکەوتوو بێ ئینشاڵڵا زۆر سپاس بۆ مامۆستا میکایل دەچمە لای میرە خەریکی نووسینی تێبینیەکانیەتی چیت دەنووسی میرە وەڵاهی ئیتر هەر ئەوە هەر هەموو ئەوانەی کە هاتون گۆرانیەوە تۆیتە هەر یەکە و نمرەیەکی خۆی هەیە و باشە کاکە ئەرسەلان گۆرانەکەی چۆن وت هەردوو اختیارەکانی زۆر جوان بوو گۆرانی یەکەم کە بەڕاستی کە مامۆسایان کە ئەسپیان کردتم ئەو گۆرانیە زۆر زەحمەتەوە سەری مامۆستا هەڵکەوتم کرد گۆرانێکی سێگا ئیخات و هونەرمەندی خوا لێ خۆش بخات و مەرزیە کە یەکە لە هەرە گۆرانیە قورسەکان و گۆرانی خۆشەکان بەڵام زۆر باش بوو بە ئەدای خۆی و بە شێوازی خۆی بت دەستخۆشی لێکەم گۆرانی دووەمیشی کە اختیارێکی زۆر جوان بوو لەلایمیش جێگایەکی زۆر تایبەت هەیە بۆ گۆرانیە وا دەستخۆشی لێکەم ئەدایەکانی خۆی و ئەو ئەحساسانەی کە هەیەی شتێکە تایبەتە بە خۆی ئەوە زۆر شتێکی باشە بۆ هەموو بەهرەمەندێک هیوادارم سەرکەوتوو بێ و دەستخۆشی لێ زۆر سپاس دکتۆرە کاکە ئەرسەلان لە ڕوانزێ ڕاهاتیتە ئێرە خۆی قشت گۆڕیە چی پێدەرێ پێ بڵێم پیسێک دەمەوێت قسەکی لەگەڵ کاک ڕێبازی بکەم دەرباز ئەلاف جان ئەتوو جەنابەت گوتێت پێشی لایەکەی دیگوتیت ئەوە جیلی کەونن وەنیە ئەمە کەونین بەچێم گوت دکتۆرە ئەتولۆ خۆت لە ئێخەی نا دکتۆرە بەخوایوەگوت بەڵام ئەمن دەڵێم جیلی کەون قەتوە چیوان نایە ڕاستە بزەبت ئەوە نایە بێگومان لە ناحیەی شعر بەڵێ وەختی وەصفی کچ ئەکەن وەصفە چیوا دەکەم بە جوانی هەتا ئێستا تماشە دەکەم کەس نەیکردیەوە بە جوانی وەختی کچێک وەصفی کوڕەکی دەکام وا وەصفی دەکا شەدەی سەری و سەر و شانەکانی جلی کوردی وەچی ئەو شعرەی بۆ کوردومە مامۆستا هەڵکەوت ئێستا گوتم یعنی هەندێک شتی جوان ئەوە دۆم سێمینیش گۆرانی دە پێشان ئەوەچی ئێستا مۆسیقانە بوو هەندە زۆر وەک سەید ئەحمەدی ڕەوانزی کاوە چیوی هەبوو ئەو دەمی وەلەو کەونە سەید ئەحمەد سەید ئەحمەد چۆ پشوێکی کورددا دکتۆرە حسێن عەلی بەڕێز و ئەوانی کەونەکان ئەوان ڕسەنی کوردیان دانا و ئەنگۆ ئێستا هەمووتان بەڕێمە دەڕۆن بێگومان وەنیە ئەوە جسرە ئەنگۆ بەسەرمە بۆمان کردن ئەو جسرە هەتا ئەنگۆ بڕۆن وەک جسری دەلالێ بەڵێ ببوورە من مقاتعە دەکەم کاک دەرباز مەبەستی ئەو شتە نەبووە دەزانم بەس ئەمن ببوورە ئەو هونەرەی کە تەقدیم کراوە پێشان لە مامۆستایانی گەورە هەموومان شانازی پێوە دەکەین و توراسی ئێمەوە بە شانازی دەمێن بێگومان ئەمنا قەزمەوە نەبوو قەزم وەختی کۆتی کەونەکان یعنی عمری من ئەمر قەزم ئەوان نەبوو نا دکتۆرە من هەمیشە گوتوومە تۆ لە هەمووان گەنجتری لە هەمووان جوانتری 14 ساڵی دکتۆرە هونەرمەند میکایل پێشتر کە گۆرانی کیژەکەی کافرۆشی وتەوە بۆ تۆی وتبووەوە دکتۆرە بەڵام کاک ئەرسەلان زۆر بە جوانی گۆرانی دووەمی گۆ بەڕاستی زۆر بەخۆشی کە ئەنەوە بە ئەحساسێکی لە دڵی زۆر ئینشاڵڵە هەر سەرکەوتوو بی زۆر سپاس دکتۆرە داوالە کاکە ئەرسەلانی ژەکەین چاوەڕێمان کات تا کۆتایی پرۆگرام و دەرەنجامەکە لێرە گوێت لێ ئەبێ دەستخۆش دەمخۆش دەچینە لای بەشداربێکی دیکە دینە جارێکی دیکە بەشداربێک دێتەوە سەر شانە و دووەمین گۆرانی خۆی پێشکەش دەکات محەممەد فەیساڵ بە گۆرانی دەسماڵ حەریری سادە هونەرمەندی نەمر حەسەن زیرەک چەپڵەیەکی بۆ لێدەر دەسماڵ حەریری تووبە مردەکەر خواڵم وەسە ئەگەر حەستەکەی نەبرێ بمشێنە سەدۆل بە لەسەر بەڵاکە
دسمال حريري شينا دلين جينا برم برلاهي وايا طولت من ببينا أوري لمن بردايا سيمشي بفريق زۆر باشە دەم خۆش کاک محەممەد فەیسەڵ یەکێک لە بەشدار بۆ هەر بەهێزەکانی ئەم پرۆگرامەیە بێگومان گۆرانێکی زۆر خۆشی پێشکەش کردین دینە بەڵێ مەست و خمار ببووی تۆ بەڵێ حەسەن زیرەک وایە باشە باتە دنیایەکی تر دەچینە لای بۆ چوونی لیژنە و لە مامساڵ کەوزاریەوە دەست پێ دەکەم بەڵێ دەنگت خۆش کاکە محەممەد هەمیشە بەرهەمی جوانی پێشکەش کردووە لەم دوو بەرهەمەی ئێستادا گۆرانی فاتیمەی هونەرمەندی گەورە مامۆستا عەلی مەردان زۆر سەرکەوتوو بوو تێیدا زۆر پێم باش بوو لە هەموو ڕۆیەکەوە ئەدا و هەموو شتێکی وەزیرەکێکی هەیە بەڕاستی کاکە محەممەد تۆنی دایمە ساپتە وەکو ئالەتێکی مۆسیقا ئاگای لە خۆیەتی چکم مۆسیقا دەزانێ دەستخۆشی تەمان بۆ باوکیشی دەگەڕێتەوە کە مامۆستایەکی باشێتی فێری کردووە ومێ دەکەم سەرکەوتوبی لە گۆرانی دۆمیشدا زۆر بە جوانیوتت سەرکەوتوبی زۆر سپاس مامۆستا میکائیل محەممەد فەیسەڵ گۆرانی یەکەم و دووەمی فاتیمە و گۆرانیەکەی حەسەن زیرەک دەسماڵ حەریری سادە چۆن بوو لە هەردووک بەرهەمە من بە بڕوای من ئەوڕۆ ئینتخابی گۆرانەکانی باش کرد بوو بەڵێ کرده بوو بەزیانی خۆی لە شتێکی فاتمەیەکێک لەو گۆرانیانەیە کە هەر بۆ کەم کوتراوەتەوە کە زەحمەتە کوتنەوەی بەس خودایی ئەو کوڕە لێرە زۆر بە جوانی زۆر بە گەرمی زۆر بە ڕێکوپێکی ئیجرای کرد وەنیە بێبێ موشکلەوەوە من بە بەشی خۆم زۆر ڕازی بووم لە ئەدایوی ئەوجار لە هەست و کەوتی سەرشانوەشی ینی گۆرانی دەبێ ئارامش بدا بە بەرامبەرەکەی ئەو دەخۆی نەدەنووسا هەر بۆیە من ئەوەندە ئارام بووم هەلوانەیە خەوم لێ بکەوێت ئەوەش
یەکێک لە شتەکانێکی کە زۆر زۆر مهمە چونکە ئەو سترێسەی کە دێدە دموچاوی کابرا کە ڕەجی ملی ئەوەندە هەڵدەستێکە دەیڵێوەوانە هاوار دەکا ئەو سترێسە تێ داوانەی کە دێشی بینن بەڵێ جا بۆیە ئەمن ئەوم زۆر زۆر پێ باش بوو زۆر بە ئارامی بوانێکی گۆرانەکانی کتو زۆر عالی بوو بەبەشی من دەستخۆش زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا میکایل دەچمە لای مامۆستا عەبدولقادر خۆی هەموو ئەندامانی لیژنەوە ئێمەش لەگەڵ ئەو گۆرانیە دینە خاو بووینەتەوە سترانە گەلێک بزەحمەتە نەفسترانێت وسە گەلێک جوان بێ هەردوو ستران گەلێک جوان گوتن و هەمیژی نکمە گەلێک هێژانە وەکی خێزانێت مەحەمید بینە خێزانێک هەمی وەکی برایەت منە هەمی دەنگی توان هەمیە گەلێک خۆشن هزار ئینسانە تو گەهیە vê مرحلێ معنایە ئەبە وەک خێزانێکی لێتێن ئەس گەلێک دڵخۆشت بم دەنگیوان و ئەس دڵخۆش نابم وەختێ دو کەس دەرکەون ئەو گەلێک دلێ من نەخۆشت بێت سەرکەت نێبووان خوازم ئینشاءالله ژیانەوان هەمی خۆش بێت و ئەچینە لای دکتۆرە بەڵقیس دکتۆرە بە ژنێوی زراف تەمەنیوی بچیک بچیک دەنگێوی باش باش و ئەداوی زۆر باش چی پێڵێ؟ واللهی ئەتو گۆتت باشە کوڕێکی گەنج و تموحی هەیە بەڵێ دەیوێوە سەرکەوی لە ئێستا دەست پێ بکە یعنی سبەی دو سبەی مستەقبلێکی زۆر بەقوەتی هەیە من دەڵێم دەنگ خۆش بە زۆر جوانی گۆرانیت گۆ و زۆر باشی سەرکەوتوبی زۆر سپاس دکتۆرە دەچمە لای هونەرمەند میرا و بۆ چوونیەوە وەردەگرم دەستخۆشی لە کاک محەممەد دەکەم هیوادارم هەمیشە سەرکەوتوبێ هەردوو گۆرانەکانی زۆر باش وتووە هیوای سەرکەوتی زیاتری بۆ خوازن زۆر زۆر سپاس بەڵێ محەممەد فەیساڵ گۆرانی دووەمیشی پێشکەش کردین چەند بەرهەم و سوپرایزێکی تر ماوە بۆیە پێڵێن کە لە باکسەی چاوەڕێمان کات تا ئەتێنینەوە سەرشانۆ جارێکی تر و دەرەنجام گوێویستەبی زۆر سپاس دەستەکانت خۆش بێ بەخێر بێ خۆش محەممەد بەڵێ بینەرانی ئازیز ئێستاش ئەچینە لای هەردوو بەشدار بوو محەممەد فەیسەڵ و کاکە ئەرسەلان بە دوێتێک لەگەڵمان ئەبن بە گۆرانی هونەرمەند بڵند ئیبراهیم گرفتارم با بێنە سەرشانۆ و چەپڵێکیان بۆ لێدەن. گرفتارم بە عەشقی تۆ ساڵانێکە گرفتارم محاڵە بێتوانم بێتۆ من بە بێتۆ نیەتارە گرفتارم بە عەشقی تۆ ساڵانێکە گرفتارم محاڵە بێتوانم بێتۆ من بە بێتۆ نیەتارە تۆ شەردارێک ئەست بە ئازاری من ناکەی جارێک ناڵێ یەرێ ئەم ئازارە تاکەی جانەکەم بۆوە بێ جانەکەم بۆوە بێ ڕەحمێکت بە دڵدا بێ گرفتارم جانەکەم بۆوە بێ جانەکەم بۆوە بێ ڕەحمێکت بە دڵدا بێ گرفتارم ڕۆژتێ ساڵیشتر وە خۆ من هەر لە خەمی تۆدا هەستم بیرم ڕۆحم ناخم هەمووی لە عیشقی تۆ سەرسام شەودێ ڕۆژتێ ساڵیشتر وە خۆ من هەر لە خەمی تۆدا
سنبيرم روحنا خم همويلا عشقي توصل دبعتار ضليتوش وقت المغرب خندكم في بمخشالت كمنابي دبعتار ضليتوش وقت المغرب خندكم في بمخشالت كمنابي جانكم بوابي جانكم بوابي رحمك لدودابي قرفتارم جانكم بوابي جانكم بوابي رحمك لدودابي گرفتارم بەڵێ بینەرانی ئازیز هاتینەوە لاتان هەرسێک بەشدار بوو لەسەر شانۆن و هەرسێکیان سترێس و ئامادەبوانی ناو ستۆدیۆ سترێس و هەروەها مامۆسانی لێژنا سترێس خۆم و دەربازیش زۆر سترێسین. یەک بەشدار بوو لەم سێ بەشدار بووی کە ئەم شەو لەگەڵمان بوون ئەمێنێتەوە لەگەڵمان دوو بەشدار بوو کە تا ئێستا خۆیان گەیاندۆتە ئەڵلقەی هەفدەهەمی پرۆگرامی کوردستان ستار و قۆناغی پێشکۆتایی کە ئەکاتە فیناڵی پرۆگرام خۆی گەیاندۆتە ئێرە. لێرە دوو کەس بەجێمانە هێڵێ و یەکێکیان سەرەکەوێ و پێشبڕکێ ئەەکەین جارێکی تر لە نێوانیان بۆ ئەوەی بزانین کێ سەرەکەوێتەوە بێتە براوەی کوردستان ستار. بەڵێ بێگومان وەکو هاوکارم دینا باسی کرستا سەختترین کاتی پرۆگرامە وەک هەمیشە ئێمە هەرگی سیوا ناخوازین بگەینە ئەم کاتە بەڵام سروشتی پرۆگرامەکە بەم شێوەیە و تەنیا یەک کەس دەبێتە ستاری کوردستان ستار. هەر یەکە لە محەممەد فەیسەڵ هەروەها ئیدریس ساڵح هەروەها کاکە ئەرسەلان دوایەوەی دینە لیژنەی بەڕێز بەڵێ بڕیاریاندا بەر لەوەی بچینە ئەنجام ئەگەر لیژنە کۆمنتێکی هەبێت وەڵامی کۆمنتان داوە هەر ئەوەندە ئاڵێم ئەو کەسی سەر دەکەوێت پیرۆزی بێ و بۆ هەشت کەسەکەی کە بە هەموو گروپەکان دەمێنن ئەمەلیان هەبێ ئێمە تەنها کەسێکی کەس سەر دەکەوێنەوە لەبەرەوە کۆتا ئەنجام نێتە هەمیشە. سپاس. زۆر باشە زۆر سپاس مامۆستاڵکە و زایر. وەکو مامۆستا باسی کرد جگە لەوەی کە لە 4 پرۆگرامی قۆناغی چوارەم 4 بەشدار بوو دەگەنە فیناڵی بەرنامە ئەوە لە کۆیە و هەش بەشدار بووی کە لە پرۆگرامەکانی ڕابردوو دوور دەخرێنەوە دینا جارێکی دیکە ئەو بەشدار بووی کە زۆرترین پلەی بەدەست سێناوە واتە یەکەمە لە سەراستی ئەو هەشت بەشدار بووی کە دوور خراونەتەوە دەگەڕێنرێتەوە بۆ فیناڵ و جارێکی دیکە دێتەوە پێش بڕچێم. ئەمڕۆژ سێ بەشدار بووماون من لە جیاتی ئەوان قەلەقم دەرباز بەڕاستی ناخۆشە ئەو کاتایی کە لای ئێمە لە گوێی ئێمە یاخود لە بەبەرچاوی ئێوە بەشداربوویەک بەجێمان ئەهێڵێت کە یەکەم بەشدار بوو ئەچینە لای و دواتر لە نێوان دوو بەشداربووەکەی ترا بەڵێ لە نێوان دوو بەشداربووەکەی ترا جارێکی تر گوێبیستە بنەوە کاکێ سەرەکەوێ بۆ قۆناغی داهاتوو. بەڵێ لە مەڵقەیە هاوکارم دینا پێتان دەڵێت کە لەم سێ بەشدار بووە کام بەشدار بوو وەک یەکەم بەشدار بوو دوور دەخرێتەوە. منیش تا ئێستا وەڵامەکەیم پێ نەگەیشتووە بەڵام ئەو بەشدار بووی کە تا ئێرە خۆی گەیاندووە
هەفدە بەرنامەیە لەگەڵ ئێمە بۆتە ئەندامێک لە خێزانی کوردستان ستار، دەنگێکی باش و چەند گۆرانی و بەرهەمێکی باشی پێشکەش کردین تا ئێرە و بەجێمانە هێڵێت. بە چەپڵەیەک ماڵ ئاوایی لە بەشدار بوو کاکە ئەرسەلانەکەین، چەپڵێکی بۆ لێدەن. بەداخەوە مایکەکە بالای تۆ بێ کاگەرسەلان. کاکارسەلان لە پرۆگرامەکانی ڕابردوو توانی بەرهەمی زۆر جوان پێشکەش بکات، دەنگێکی زۆر زۆر خۆشیە، هەروەها توانی بە ئاستێکی بەرز بگاتە خۆناغی پێش کۆتایی، بەڵام دیارە تا ئێرە لەگەڵ ئێمە دەمێنێتەوە، بەڵام هیوا دەخوازین کە کاروانی هونەری کاکارسەلان بەردەوام بێت، زۆر زۆری بڕی بێگومان ئەو دەتوانێت ببێتە هونەرمەندێکی زۆر باش و هیوادارین لە داهاتوێکی نزیکدا بەرهەمەکەی ببینین و ئەگەر دوا ئەمەوێت پێش ئەوە بچیتە لای کاکە ئەرسەلان ئەو سترێسەی لێکەم کەمەوە تۆزێک مامۆستا بەیار ئەگەر بفەرمی دواوتە بۆ کاکە ئەرسەلان و بۆ بەشداربووەکانی تریش پێشکەشمان بکەیت، داوا لە مامۆستا بەیارەکەم بێتە سەرشانۆ پێمان بڵێت ئەم سترێسیەی کاکە ئەرسەلان چۆن کۆتایی دێ بەداخەوە یەکێکە لە باشترین بەشداربووەکان. فەرموو مامۆستاگیان بەخێر بێ مامۆستا. بەخێر بێ بێگومانۆک و دینا باسی کرد، مامۆستا بەیار هەر لە سەرەتای پرۆگرامەوە لەگەڵ بەشداربووان بوو. دەمەوێت بۆ چوونی تۆ لەسەر کاکە ئەرسەلان وەربگرم. لە سەرەتاوە یەک بوو لە بەشداربووە هەرە باشەکان بەڕاستی و شاهد حاڵیش ئەوەیە کە تا قۆناغی پێشکۆتایی هاتیە، هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم. ئینشاءڵڵا بە بەرهەمی جوان جوان دەیبینەوە لەسەر شاشە. باشە چی پێ دەڵێ لێرەوە؟ ئێرە لە دەتان پێ بڵێم لێرەوە لە سەرەتای ڕێگایەکەیتی لێرەوە دەست پێ دەکە، دڵنیاشم کۆتا ڕێگای نییە، دەست پێ دەکا و کارە جوانەکانیشی دەبینی ئینشاءڵڵا هەموو بەشداربوانێکەمان. مامۆستا بەیار پرۆگرامەکان تا ئەمڕۆ پێ چۆن بوو و ئەمڕۆژ چۆن بوو پرۆگرامی ئەمڕۆ، چۆن بوو ئاستی کاکە ئەرسەلان لە پرۆگرامی ئەمڕۆیە؟ وەکو وانی ئاماژەم پێدا دینە خان هەمویان باش بوون، بەڵام پەیرۆ پرۆگرامی بەرنامەکەی وایە دەبێت یەکەک بەسەرکەوی هەروە. دەستی خۆش مامۆستا بەیار. زۆر سپاس مامۆستا بەیار. ئەگەر مایکەکە بدەینە کاکە ئەرسەلان، دواوتەمان پێشکەش کە کاکە ئەرسەلان لەوە زیاتر سترێس مەبە. چەپڵێک بۆ مامۆستا بەیار. زۆر سپاس مامۆستا بەیار. کاکە ڕاستی دواوتم پیرۆزبایلە و هاوڕێمەکەم کە سەرەکەوێتە. زۆر سپاس. چەپڵەیەکی تر و بەجێمانە هێڵێت. دەستخۆش کاکە ئەرسەلان تا ئێرە هاتووی. دوو بەشدار بووی ترماون، دوو بەشدار بووی باش. محەممەد فەیساڵ یەکێکە لەو بەشدار بووە لاوانەی کە وابزانم بچووکترین تەمەنی هەیە و هەروەها کاک ئیدریس دەنگێکی زۆر باش، توانایەکی باشی هەیە و ئەو بەشداربوانەی حەزەکەم بە بینەران بڵێم ئەو بەشداربوانەی کە ئێرەیان بەجێهێشت و شانۆیان بەجێهێشت هەموو بەشداربووەکان دەنگیان باش بوو، بەڵام ئەم سێ بەشداربووی ئێستا لەسەر شانۆ وەستا بوون، جێگەی ترس و دڵەڕاوکەی بەشداربووەکانی تر بوون، بۆیە ئەوان بردیانەوە و توانیان بگەنە ئێرە کە خۆناغی پێش کۆتاییە، کەواتە ئەبێ دەنگیان چەند باش بێ لە 1000 بەشدار بوو خۆیان گەیاندۆتە ئەمڕۆ. منیش ناڵێم بۆ دەربازی بەجێڵم چونکە نازام چی بووە بەڕاستی. لە نێوان محەممەد فەیسەڵ و ئیدریس ساڵح
یەک بەشدار بوو دەگاتە فیناڵی کوردستان ستار و بەشداربووەکەی دیکە بەجێمان دەهێڵێت. دینە ئێستا یەک بەشدار بوو لاڵقەی ڕابردوو گەیشتە فیناڵ و لەم مەڵقێش بەشداربووی دووەم دەگاتە فیناڵی کوردستان ستار لە نێوان هەریەکە لە محەممەد فەیسەڵ و ئیدریس ساڵح. ئەو بەشداربووی کە دەبێتە براوەی ئەمەڵقەیە بەداخەوە تا ئێستا محەممەد جەمیل بەم نشینەوتووە. داوا لە دەرهێنەرەکەین پێمان بڵێ یان بە کاک دەرباز بڵێ. ئەو بەشداربووی کە دەبێتە براوەی ئەم مەڵقەی کوردستان ستار و خۆی دەگەێنێتە قۆناغی داهاتوو کە فیناڵی کوردستان ستارە واتە لە پێشبڕکێکە بەردەوام دەبێت. ئەو بەشداربووی کە دەبێتە یەکەمی ئەمەڵقەیە و دەچێتە فیناڵ بە گەرمترین چەپڵەیەوە ئیدریس ساڵح. پیرۆزە لە بەشداربوو ئیدریس و بەداخەوە محەممەد فەیسەڵ ئەگەرچی زۆر بە بەهێزی زۆر بە جوانی بەرهەمەکانی پێشکەش کرد بەڵام لێرەوە بەجێمان دێڵێت کاک ئیدریس تۆ لەگەڵمان بمێنەرەوە بەر لەوەی کە بۆ چوونی تۆ وەرگرم قسە لەگەڵ تۆ بکەم. کاک محەممەد زۆرم پێ ناخۆش بوو بەڕاستی سروشتی پرۆگرامەکە بەو شێوەیە وەکو مامۆستایان باسییان کرد. تۆ لە ئێستاوە هونەرمەندی تۆ لە ئێستاوە دەتوانی لە کاروانی هونەری بەردەوام بی و ئێمەش هەموو هاوکارت دەبین بۆ ئەوەی کە بتوانی وەکو هونەرمەندێکی سەرکەوتوو دەرکەوی. چی بە کوردستان ستار دەڵێ، چی بە هاوڕێیانت دەڵێ و چی بە ئیدریس ساڵح دەڵێ؟ پیرۆزبایی لە کاک ئیدریسی هاوڕێمەکەم ئینشاڵڵا سەرکەوتووە بی دەستخۆش لە جەناب لێژنا دەکەم. زۆر سپاس. بەداخەوە من چەند دڵم خۆشە بەوەی کە بەشدار بوو یەکسەرەکەوێ دەرباز لە هەمان کاتا وەک تەواوی لێژنا ئەیان بینم دڵتەنگ دەبم بەوانەی کە بەجێمانە هێڵن بۆیە تەنها ئیدریس ساڵح توانی سەرکەوێت بۆ قۆناغی داهاتوو. بەڵێ بینەرانی ئازیزی کوردستان تیڤ و کوردستان ستار هەمین پرۆگرامی کوردستان ستارمان پێشکەشکردن. ئەم شەویش یەک بەشدار بوو سەرکەوت بۆ قۆناغی داهاتوو. هیوادارم توانی بێتمان میوانێکی ڕوحسووکی ماڵەکانتان بووبین. تا ئەڵقەیەکی دیکەی کوردستان ستار خواتان لەگەڵ. ماڵتان ناوە.